من ناو جماعة عبد الله دانشتو شارۆچکەی عازیەوە لە سەردەمی منداڵیەوە هەر لەسەرەوە بەعرەیش دەکەم و بژێ ژیانی خۆم لەسەرم دەریا بەدی دەکەم. لە ساڵی 1991 لەدایک بووم. ئێستا بەهۆی مەنعبوونی ماسی و قەدەغەکردنی ڕاوە ماسی هیچ ئیشێشکەمان نیە، ناچاری کەمەش ئیشی گەشتیاری بکەین لە دەربەندی ڕانیە. بڵێن بەنسبەت بانەمەکەوێ ماتۆڕەکەم بڵێن گەورەترین لێرە وەکو بڵێن ماتۆر گەورەترین ماتۆڕەکە کێشەکەی 200 قەوەتە، وەکو مەرجەکانیش چند و تۆڵیشین بڵێن پەستەی مەلەمان لایە، چوبمان لایە، هۆڕنەی ئاگادارکردنەوەمان لایە کە بڵێن ئێوارانش دنیا تاریک دەبێت لایتمان بۆ بەستون و لایتەکان هەڵدەکەین و بڵێن دەرمەندەکە جوانتر دەڕازێتەوە و خەڵک زیاتر سواری بەلەمەکە دەبن. من بۆ خۆم دەمێکەوە ئیشما ینی سوپاس بخوا ساقێتەکەم مەزبوطەوە شارەزای بڵین بەعرەکەشم دەزانم کە کوێ تەنک بێ کە کوێ قوڵ بێ یان کوێ مەترسێکی زۆری هەبێ ناتوانێت یان شەپۆلی گەورەم بەر ڕوودێ بڵین مساعدەی هەم بەلەمەکە و هەم سەر نشینەکانیش دەکەم و بڵین چێش سەریعەکەی هێواش دەکەمەوە بۆی هەم ئەوانیش سەلامەت و هەم بەلەمەکەشمان سەلامەت بێ. وەکو حاڵەت زیاتر کە بڵین لەسەر ئێرە دانیشن بڵین لێرە دوگمەی هەیە ماتۆڕەکە هەڵدە پێشی زیات هەڵدەستێ یانی لەسەر ئەو پشتەوەی ڕاوەدەستێ ئەوە ڕێک زۆر کە دەبێت ئەو کاتانە تۆزێ دەترشێن و دەست باشەکەی.